باسی قەڵەویتان کرێت و ئەم بڵێن قەڵەوی شۆکارێکە بۆ لەناو نەخۆشیەکان زۆرن کە نەخۆشیە درێژخایەنەکان چەند نەخۆشیمان هەیە کە قەڵەویش بە گوێرەی پێناسەی سەردەم زۆرێکە لە نەخۆشی بۆیە قەڵەوی ئەکرێ بڵین لە ریزی پێشەوە بێت قەڵەویش تەسیری لەسەر دروستبوونی بەردی گورچیلە هەمووەکو ئەوەی کەوا ئەو مادانێکەوە بنیات نەرن لە بۆ دروستبوونی بەردی گورچیلە ئەوانی کە قەڵەون زیاتر ئەو مادانە دەرئەدەن و لەبەرەوەی ئەو خواردنانێکەوە زیان بە گورچیلە و بەردی گورچیلە دروست ئەکەن زیاتر ئەوانی کە قەڵم ئەو خواردانە زیاتر ئەخۆن و لەبەرەوەی جوڵەیان کەمە ئەوانی کە جوڵەشیان کەم بێت لەوانی ئەو ڕەمە زووتر خەز ببێتەوە بۆی هۆکاری سەرەکی دروستبوونی بەردی گورچیلە هۆکاری ناڕاستەخۆیەکێکە کە قەڵەویە دائرمولوو کە باسمان کرد بە هەمان شێوە غودەی پارەثایروید دمان هەیە کەوا ڕێژەیەکی زۆر کالیسیۆم دەرەدا ئەگەر بێت و ئەم غودە گەورە ببێت و ڕێژەی زۆری ئەو کالیسیۆمە دروست بکە ئەمە شێکێک لە نەخۆشیەکان و هەندێک بەکارهێنا هەندێک دا و دەرمان کە بۆ نەخۆشی تر جاری وایە کاریگەری ناڕاستەوخۆی بەرەسە یعنی کاریگەری لاوەکی دەرمانی تر کە مەسەڵەن نەخۆشەکە نەخۆشیێکی تری هەیە دەرمان بۆ ئەو نەخۆشیە بەکارێنێ لەوانەیە بێتە هۆی ئەوەی کە بەردی گورچیلە دروست بکات ئەو مادانە ئەکرێ بڵین یەکێک لەو مادانە تۆپیرامید کە لە بۆ میگرین بەکارهێنرێت لە بۆ شەقیقە و ئەو دەرمانانی کەوا چارەخواز ڕۆژانە بەکارهێنێت لە نۆڕینگە دەرەچیەکان ئازارشکێنە دەرمانی دژاهوکردنە ئەمانش تا ڕادێک کاریگەریان هەیە و دەرمانێک تریشکە بۆ بەرزی فشارە خوێن لازیکس فیرۆزەماید بەکارهێنرێ ئەمەش هەر هۆکارێکە و هەندێک مادەی ڤیتامیناش کە ڕۆژانە لەوانێت چارەخواز زاری وایە بەکارهێنێ بە تایبەتی ڤایتامین دی و ڤایتامین سی ئەمانش هۆکارن بۆ دروستبوونی بەردی گورچیلە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی